ڕێکی دراوسەی جوانی ستاینە و کاتێک لە هەفتەی هەڵمەتی هەڵبژاردنەکەی لە بەدەرگاکەیدا دزرا بوو بە هەڵمەتێکی دیکە بۆ بایدن هەتا ستاین ناتوانێت ناوی دانۆڵد ترامپ بڵێت. Get off my lawn. We're not voting for that man, even though I have the same values. من ڕسایکڵ دەکەم هەموو شتێ دەکەم لە پێناو زەویدا خاوەنی هەمان ئەو بەهایانەی جۆ بایدن و کامێڵا هەرێسم بەهای پێچەوانەی ئەو کەسەم هەیە جارێکی دیکە خۆی هەڵدەبژێرێتەوە. لەم تەمەنی 71 ساڵێدا ستاینێکێکە لەو 4.2 ملیۆن هاوڵاتیە بە تەمەنانەی فلۆریدا کە ڕایەکی گەورەیان لەسەر چۆنێتی دەنگدانی ویلایەتەکە هەیە. هەروە گارسێدا لاو کە کۆچبەرێکی ئەرجەنتینیە تازە لە دەنگدانی پێشوەختدا دەنگی داوە بە سەرۆک ترامپ. پێویستمان بە کەسێکە نەکەرخەمی هەموو هاوڵاتیەکی ئەمریکی بێ بەڵکو پێویستمان بە کەسێکە کە بزانێت چۆن سەرۆک بێ بزانێت چۆن سەرکردە بێ. ئەگەر دەرگاکەت کراوە بێ ناتوانانی لە ناوە ماڵەکەت بپارێزیت و هەموو کەسێ دەتوانێت خۆی بکە بە ژووردا. لاو ئاماژەی بە ڕێساتوندەکانی سیاسەتی کۆچبەرانی ترامپ کرد کە پیادەی دەکات کە هەوادارێکی زۆری هەیە لە نێو لایەنگرەکانیدا. دەنگدەرانی فلۆریدا کلیلی سەرەکی هەڵبژاردنەکانی سەرۆکایەتین هیچ پاڵێوراوێکی سەرۆکایەتی لە سەروەختی بلکردنەوە واتە لە ساڵی 1992 کۆشکی سپی نەبردوتەوە ئەگەر ویلایەتی فلۆریدای نەبردبێتەوە. لە 20 ساڵی ڕابردوودا تەنیا چەند خاڵێکی سەدید و گەورەکان دیدی سەرۆکایەتیان جیا کردوتەوە هەموو جارێک براوەی فلۆریدا بووە بە سەرۆک. ڕێکلامی سیاسی بە هەردوو زمانی ئینگلیزی و ئیسپانی شەپۆ لە تەلەڤیزیۆنەکانی فلۆریدای سەرڕێژ کردوتەوە کە هەر لە 4 کەس یەکێکیان بەڕەچەڵک خەڵکی ئەمریکای لاتینن. ترامپ چەندین جار بایدنی تومەتبار کردووە بە هاوپێچکردنی ئەجەندای سۆشیالیستی بۆ ئەمریکا. سێرە ئەو پرۆپاگەندە خۆجێیە دەکەن ئەوە هەواڵێکە بۆ ئەوەی وا لە ڤەنزوێلی و کوبیەکان بکەن باوەڕ بەوە بهێنن کە بایدن کەسێکی سۆشیالیستە و دەتانبات بەرەو کۆمیونیزم وەکو ئەو سەرکردانە بەڵام تەواو پێچەوانەیە کەس وەکو ئەم میانڕەو نییە. بەنسبەت ئەوانەی کە بەڕەچەڵک خەڵکی ئەمریکای لاتینن سیستمی سەرمایەداری زۆر گرنگە ئێمە کۆچمان کردووە بۆ ئێرە زۆر بە ڕژدی کارمان کردووە. هاوکات چوارنەوەی باو باپیرانیشمان پێش زەحمەتیان کێشاوە و بۆ ئەوەی ئەو شتانەمان پێ ببەخشن کە ئەمڕۆ هەمومان هەمانە و ئازیاتی کە ئەمڕۆ لە فلۆریدا هەمانە. ئارسەر سیمۆن مامۆسای زانستە سیاسیەکانە لە زانکۆی مایامی کە 6 خول لە ئەنجومەنی نوێنەرانی فلۆریدا خزمەتی کردووە. دەنگی پۆرتۆریکاییەکان مەیلیان بەلای دیموکراتەکاندایە لە کاتێکدا دەنگی کوبی ئەمریکانیش لە فلۆریدا بۆ کۆماریەکان میل دەگرن. جا دەتوانیت هاوسەنگ بیت دەکرێت ئەم گروپە خۆیان لەناو خۆیاندا بتوانن هاوسەنگی دروست بکەن. وا دیارە ڕادەی بەشداری دەنگدەران بڕیار لەسەر پێشبڕکێکە دەدەن زیاتر لە 1 ملیۆن لە فلۆریدا لە دەنگدانی پێشوەختدا دەنگیان داوە.